ئەم ڕاڕەوە 9 کیلۆمتر و نیوان کە لە ڕوانگەی لەنگەری سوانسیەوە لە شێوەی ناڵی ئەسبدا دروستکراوە. بۆ یەکەمین جار لەم شوێنەوە هەڵکشانێکی گەورە لە کەناراوەکانی بەریتانیا ساز دەکرێت کە تۆربینەکان دەکەونەکار و ڕێژەیەکی زۆر لە وزە بەرهەم دەهێنن. ئێمە دەواازەکانمان لە دەریاسی هەڵکشان و داکشانەکە کردوێتەوە بۆ ئەوەی ڕێ بە ئاوەکە بدەین بچێتە ناو توربینەکانەوە و ئێمە کارەبادابین دەکەین. ئەمە بە ئەندازەی 5 ملوانگەی ئۆلۆمپیە کە توانستی دابینکردنی کارەبای هەیە لە هەر سرکەیەکدا و کە کارەبای پێویست بۆ 155,000 مال لە ساڵێکدا بەرهەم دێنێت. کرۆکیان پرۆژەیە ئەوەیە کە ئەم تۆربینە زەبەلاحە بە شێوەیەک دروستکراوە کە پتر لە 26 متر بەرزتر لە تۆربین دەخورێتەوە کاتێک کە 4 جار لە ڕۆژێکدا هەڵکشان و داکشانەکانی دەریاکە ڕوودەدات. ئەوەی کە کڵێشەسازی وزەکە باسیرەوە دەکات دانیشتوانان دەتوانن پشتی پێبەستن بە پێچەوانی وزەی باو وزەی خۆرەوە کە ڕاوەستاوە لەسەر کەشوهەوا. لەبەرەوە گەورەترین جیاوازی لە نێوان وزەی هەڵکشان و وزەی خۆر و بادە ئەوەیە کە بە ناوبەناو ڕوودەدات و خۆریش تەنها لە کاتی ڕۆژدا دەست دەکەوێت. بەڵام هەمیشە هەڵکشان و داکشانی دەریات هەیە و کارەبای تەواوەتیت دەبێت لە کاتە تەواوەکانی ڕۆژدا و هەموو ڕۆژێک 40 خولەک کاتی هەڵکشان و داکشانەکە دەبێت. کە ئەم ڕارەوە بەرزە دادامەزرێت دەبێت بە کاوەخۆ بە کیسە لەمە زەبەلاحەکان سازی بکەین. هاوکات لەسەر و هەموو شتانەوە 9 کیلۆمتر لە ڕێڕەوێک بۆ ڕاکردن و پاسکیل سواری و سیرکردنی ئەو ناوچە گەشتیاریانە دامەزراوە. پشتیوانانی ئەم پرۆژەیە دەڵێن بۆ سەدان ساڵ دەمێنێتەوە. هەرکە ڕاڕەوەی دیواربەندەکەمان دروست کرد و کاتێک تۆربینەکان لەوێدا دەنێن بۆ 120 ساڵی دیکە دەمێنێتەوە کەواتە ئەوەی جێبایخە ئەوەیە کە ئەم پارچەیە بۆ ژێرخانی نەوە یەک لە دوای یەکەکانە تا 5 نەوەی دیکە بەردەوام دەبێت. هاوکات بە درێژای ژیانیان وزەیان بۆ بەرهەم دێنێت و باڵکشانی دەریا کار دەکات. ئەم پرۆژەیە نزیکەی 1 ملیار و 600 میلیۆن دلاری تێدەچێت و دامەزراندنەکەی 4 ساڵی پێدەچێت. بەڵام ماوەیەکی زۆری دەوێت تا جێی ویزگەکانی وزەی ناوەکیە کۆنەکان دەگرێتەوە و یارمەتی بەریتانیا دەدات کە بگاتە ئامانجەکانی لە بەدەستێنانی وزەیەکی پاکشدا.